صديان 150 150 ئەویان 50 زیاتر گۆ ئەجنارین تا بەغیە گیاندوو 30 ثانیەت هەیە هەتا 150 هزاری شتی هەڵدەگری بە دری خۆت سەرو 150 هزاری بوو هەموو کانسڵ دەبتەوە خوار 150 بوو هەموو هەدیەیە باشە 30 ثانیەت هەیە هەر قاتی خوارەیە کە بەس ناچینە سەرێ دوورە 1 2 3 دەست پێ بکە ئەو هەمووکەی بەگە خۆی دەبە قورعان والله ئەها مۆنۆپۆلیەک ئەوە دەرێ بابە ئەمن یەڵا 10 ثانیە ئاگدار بە بەهەمی 20 ثانیە دمایە ئەگە سەرو 150 ئەوە لە دەرێ ڕەدەرێ ئەمن کاگە گەمەی لەگەرتش يلا وهر دقري والله ئاگدار بە سەرو ئەوە لە گەمەکەی دەزانی دەرێت چێتە قانزاز کرد دەرێ با قازانزی بکەین یەڵا با بزانین ئەوە تەبان سرکە تەوا بوو يلا ئەوە سامان تەوانەوە منداڵەکان فریات کەوتن ها کاکە هێسێتە چی براندی ئۆنیکومایە بزانین بای چەندە یەڵا عەجەلە ئەتخصوص دەبە ئەو گەمەی هاتی لە بە مۆنۆپۆلی ئەو مۆنۆپۆلی وەڵا ناگاتە 150 ینی هەموو دەبتە هەدیە باشە ئەو یەدەی پابجی لەگەڵ ئەو سپیکەرە و مایکە و مۆنۆپۆلێکەوە ساری 29 هزارەوە سعرەکەی ئاشکرێ ئەو دەیزانی زیرەکە هەمووی کردێت چەند لەگە مۆنۆپۆلێکێ هەمووی کردیە 111 هزار ئەگەر ئەو ئاخیر هەڵت گر بە بوو بە 150 هزار هەمووی کانسڵ دەبەوە بەس ئەوە زیرە ئەوە نەبە لێدەنەوە کڕوبە بەخێر بێن لە بواری